سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنمەیەم جارەی دەنجی خەڵک باز لە بارودۆخی ژیانی گوزەرانی گەنجان دەکەین لە هەرێمی کوردستان با بزانین بارودۆخی ژیانی گەنجانی خەسرۆک لێسەدا چۆنە لەگەڵ گەنجانی خەسرۆک گفتوگۆ دەکەین ڕابۆچوونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینێری ئەم بەرنامەیە بن. بارودۆخی ژیانی گەنجان ئێستادا چۆنە چۆن ژیانیان دەبینی وەکو تۆ ژیانی تۆ ئێستا لە ئێستادا چۆنە باشە؟ بنظرة من بشوية گشتی جانا گنجان هیچ عیبی نییە. مثلا ازل خود دست بکەم نوکە ژیانم از چه قصیریتی دانا بینم گنج جوانه وصل جوانتره که ابخو گنجانیا خود یار بکد. مثلا دلوی قصرکی بینین نزدیکی 38,000 نفوسه ام همی تشتینا که اینا خطای حکومتی شد با هر 38,000 نفر دامی بکد. بس آریشما گشتی مدخواست دکش حکومت هرما کردستانه اف گنجه با هراپتر گنجه ما خودان شیانه. مثلا خودان بارنامه که باشه زور تعبو بریم مثلا گشتی آسا که بلند سبب تعییناتینه یعنی گلک کسی تل ویرده شوانه دی خوب بورینا کافیا و بورینا تشتی وصا قصرک جایی که مزنه پارک تشتکی وصا تشتکی گشتی جنینه لو مجبوره بشته جن وصا دخوازمش لان پیوندی دار اوه دامو دزگین حکومی و باخشل وری بینه درست کردن دا گنج بشید خو به دمی خوب ببورینید. تو دخوینید؟ بله قطابیمه. پۆلیچەنی ئەس قوتابیمە کلاسیزمە 11 ئامادەی بەێ باشە هیوا و ئاواتی تۆ چییە دەتوێت لە پاشە ڕۆژ بە چ بگەیت دەتوانی هیوا و ئاواتەکانی خۆت بەجێبێنیت هەندیکە قوتابیە مەسەل ئەس بخواستم ئەس شێوەیەکی گشتنیشم بەحسیکەم مەسەلەن ڕای منە گشتی و یا قوتابی ئەژی شێوەیەکی گشتی ئارمانجا قوتابی ئەوە بە هەمی لایەنێکی خزمەت و ملەتی خۆ بکات مەسەلەن خزمەتە ئێمە بەرچاف پێنووسێمەیە ام دوی دمیده ام تنه بشین پینوس خدمت ملتی خوب کن ات آینده جدا آرمان جامعه و ام خدمت ملتی خوب کن و ملتی خو برف آسین برز و ببین. تو تأمین زکل مشی خود دانوا لدوای وی که خوین نکتاو کی کاری. بله من بری نکاجی آماجه پیدا هر چی لگید بتنه او شول خدمت ملتی مدابید نشتیمانی مدابید از پیرازمه. بله. ایزی شکل لمش کدانیه بتوی حس لبی ببی مامستا ببی اندازیار ببی بله هم دکتر بله والله من حزل بشك طبيعي اگر خودی حس کرد بله باشی زور لا خوند کارکان بامن تابعکان دل واز لا خوندن دینی دلین دو ایوی یا حکومت هری مدانه مزرین با گرینجی بخوند نکانی خو مامدین زور به هیواب برایامن اوت تشتکی زور غلطه خطابی هندی بخینید هندی خو ازیاد داد هر دی روزکی دی استفاده لوی خواندنی بینید مثلا یک بیشتر من یا خلاص کردی از بطالم تعیینات نینه افتشته غلطه مثلا دی هر روزکی پی تی وی خواندنا خوبی دی او زحمت تبری دی گشتی دی گای آسد برز دی زحمتی بوده تقرب کردن و بارودۆخ و گوزەرانی ژیانی گەنجان لێستادا چۆنە چاوا دەبینی ژیانی گەنج ژیانێکی باشیان هەیە خۆشیان هەیە خودی مرۆڤ نشێتن بێ خراپبۆش کات و خراپ کات شول هەی و یعنی جحێل لێت گارەجی بەس هەتبینم بۆزرگۆنۆن یعنی دەستێ سەر سیکێدۆ گرتی و تشت گەلێکی گرۆنکی مثلا شول یەتێت شولیت کات بەرین و کە مثلا دکۆندۆرە
کیسکەلای من دزێ ئەوان 25 زۆرت کڕین و کە 125 زۆرت کڕیتن دەوێت حکومەت دیفچوونەکە سەبۆزرگۆنە بکەتن مثلەن دولۆری گرۆمبی ڕۆستە بەس نەشوی حەدیژی یعنی تو بچی ئەنەگۆڕینی 28 زۆرە 30 زۆرن و کە چوە 5 زۆرە خێر شوولی دۆ نەموە و وەکی دیژی بوو جحێلات بێژم نوکەمە بخۆ 12 خلاص کردی بەس ئەژی چون بخۆ شول بکەم ئەزۆنم دەرنۆێتن چمە کولیەوەم چمە فلۆنی بلۆ سۆڵک تێ نەبیتن بەلکی خودەیە سۆڵە کۆدی بۆشتر بیت خۆشتر بیتن بۆن گرنگی پێ خوێندنەکەی خۆت نەداوە ینی تاوت نەکردووە هێشتا خۆ بچیکەگەیانزان کۆیە ماچ بێژم زۆرۆف خۆش نەبوون من مژی بڕیاردانی بچم جۆر ئاسۆڵە بلە شوربی سۆڵە کۆدی بلە خۆشی بیت شول جێ های ناوە شول نینە ئەلحەمدولیلە ڕێڤە چیت وەکی گۆلاکیە تا چەند گرنگە لە پاڵ ئیشەکەی خۆتدا خوێندنەکەی خۆدا ئیشەکەی خۆشت لەگەڵدا بکەیت خودێ خوێندن گەلک مهمە لازمە هەر کەسێک هەرتەوە کەسێک خوێندن ئەنی خوێندن هەبیت ڕەوشەنبیری هەبیت پێشکەفتن هەبیتن بەردەوام بیت سەر بۆ شەخڕۆم نینە و بە خوێندنی ڕۆژوولەک هەبیت ژی هێشت بۆشترە خڕۆم نینە بەلێ گەنج ئێستادا دەتوانانی ژیانی هاوسەرگیری پێک بێنێ دەتوانێت خانوویەک بۆ خۆ دروست بکە یاخۆ سارێک بکڕێ ئەو کێش و گرفتانێکە هەیە لە بەردەمی چارەسەر بێ خودێ ڕەئیەمە بخۆ ئەس نزانم کۆ خەڵک پێچێت بیت بچێنەوە بیت هەیەک و دیف زڕوفێت خۆ بەسمە بخۆ پێچێ بیت جی ئەس نۆینم بۆمە هێشتا زیە هێشتا گەلێک زیە قۆنۆ لە پێش دوو برێل بەرەکەم مۆین بەس بۆ بۆمە بخۆشت و زیە ئەسڕایە منە بژم هێشتا زیە حتا 25 ساڵیە قۆنۆخەکە سەردۆتر یانی مرۆڤ پتر ڕەوشەنبیرتر بیت بۆشتر تێدەک هەلەیە خۆت کار دەکەیت خودێ ئەس یل شەریکە مۆستی مەخسانێ دووک باشە چ فکرێک ڕۆژێک شتێکت لە مێشتیدا نییە بتەوێت زیاتر ڕۆژەکەی خۆت گەورەتر و فراوانتر بکەیت بەڵێ وڵا بەڵێم فکرێت هەین و ئیشەڵڵە دێ ئەنی داهاتووی داگەهمەوە ئۆرمۆنجێت خۆ ئامانجەکەت هەیە لە مێژ سەد هەر کەسێکی ئۆرمۆنجە خۆ هەی ئەو کەسێ بێ ئۆرمۆنج بیجی ئەوی ژیانەوەی خۆش نەبی تەبعاً وەڵە بارودۆخەکە عیبی نییە گا ئیشە بیتن هیچ عیبی نییە چ مشکلەمان نییە گا ئیشە بیت و کاسیبیە بیتن چ مشکلەمان نییە بەس لە بێئیشینە هەندە بێئیشین ئەو خەڵکە لە باندی دەسە دەروی وڵات و هەر لە بێئیشیە بەخوایە گە لە بێئیشی نەبیتن لۆست نەدەرەوە چ عیبمانیە لێرە و ئەگە معیشەتەکە باش بیتن چ مشکلەمان نییە باش باردۆخ و گوزەرانیان باشە گەنج لێرە ئەخەکە باش باە کەس نەدەچۆ دەرەوە ئەگە باش بە کەس نەدەچۆ دەرەوە تێدەگەی لە برات بەس باش نییە ئەگە باش باە وڵی بەشەرگ نەچۆ دەرەوە ئێستا بڕۆ تەمەشا گەنجەکان بکە هەمویان بەبێ ئیشی دانیشتینە بەخوای ئەگە گەنج لێرە ئێستا مەسەلەن ڕۆژانە 10,000 شێ بیتن دەرناچیست هەر فکری دەرەوەش ناکاتن بەخوای ئێستا گەنجە لێرانە هەر لێران بگەڕێ دینارێکی لە بەرکیدانە تێدەگەی لە برات ئاز لە باندێ خەڵکەکە دەچیت قەر دەکات و چی سیاری خۆی دەفرۆشی خانی خۆی دەفرۆشیت و دەردەچیت چ دەکات لێرە چی هەیە لێرە چ هەیە لێرە بەس بزانن بەخوا چ نییە لێرە ئەوەی خۆشترە ئەوێ دەتوانی شوکار ژیانی گەنج زیاتر فراهەم کراوە یعنی دەست بەسەر ئەوێ هەرچ نەبی چ نەبیتن هەرچ نەبیتن پێ دەکرین معیشت و خودت بکەیت لێرە زەحمەتە بەخوای زۆریش زەحمەتە باشە لێرە گرنگی بە گەنج دەدرێ حکومەت گرنگی پێدەدا یاخۆت بڵێن تۆ پرۆژەیەکت هەیە فکرەیەکت هەیە دەتەوێت لە بوارێکەکەی خۆتدا پرۆژەکەی خۆت فراوانتر و فراوان بکەی ینی بۆ ئەوەی خزمەتی زیاتر خەڵک بکەیت گرنگی وایە خواگە گرنگیان پێدا بە ئەو حاڵمانە دەبوو بەخواگە گرنگیان پێدا بە ئێستا حاڵمانە و حاڵە نەدەبوو بەس گرنگی نییە کا گرنگی لە چێ ناوەڵە گرنگی نییە تەمەشا و خەڵکەی بکە زە بڵێ گرنگی کا گرنگی کاک بەخوای نییە ناوە لە ساڵی نوێ
ئەو کێشە گرفتانە هەر بەردەوام دەبێت بەخوای نەک نەسالی بەخوای 10 سالی کەش هەر ئەوا دەبیتن هەر 10 سالی کەش ئەوا دەبیتن بە قورئان هەر 10 سالی کەش 20 سالی کەش هەر ئەوا دەبینێت هەرێ بەخوای هەر ئەوا دەبینێت بەخوای هەرەوە ناچارێ دەبێ چاوەڕێ بکە تو ئەگە ئیشی بەدەست نەکەوت و بستێ ڕووی لە دەرەوەی وڵات بکات بەخوا کاکە جێ لە برات بگرە نەک سالی نوێ 10 سالی کەش 20 سالی کەش هەر ئەوە حاڵمان دەبیت و ژیانی گەنج هەتا ڕادێکی باشە گەلێک باشە بەس گەنجمە شول ناکەن شول هەیە ئەمە ئێکشیوە گەنجامە شول هەندە جارە ده ڕۆژە دەبوومە شول هێتن هەندە جارە 20 ڕۆژە شول نایەتن ماگە 20 ڕۆژ شول بوومە نەهێتن ئەس ناچم قەستە دەربێ وڵاتی کەم و یان خۆ پێشاندەها بکەم یان بۆ خەڵکی خۆ نەخۆشکە گەنج ئیش ناکات هەن ئیش هەیە ئیش هەلامی جوایە تو قصر محسب برای عمد ویر ایشی نه بس دوگ ایش هیا دوگ نبود هبلر هیا سلمانی هیا همین متا ایش هیا بس تو ایش نکرد باش بە شێوشی گشتی ژانی گەنج باشە لێرە یاخۆت خراپە یاخۆت دەتوانی لێسەدا گەنجێک کە ژیانی هاوسەرگیری پێک نەهێناوە دەتوانێت هاوسەرگیری پێک بێنێ دەتوانێت خان و سیارە و بامڵێن ئەو کێشەیانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە چارەسەر بکە بە زووزوی ئەو کێشە پیچە ستانگە بۆ گەنجا ئەگەنوکە گەنج ئەگەر معاشێک نەبێت ناتوانێت ژەم بینێتن ناتوانێت چونکە بێژە ژیانی خەڵکی زۆر بچەکە گران بیە نوگە ئەگە گەنج نوکە مەگەر معاش نەبن موچە نەبێتن نەشی کار بکاتن نوکە چون هەوس بجێک داخوازی کچەکی بکەی کاتو چیش دەکەی یەکەم بەتاڵ من کچی خو نادم بەتەوە بەێ ئاو هەیە باش هەرچەندە ژێرسەر دەبینێ نرخی زێر بەرز بووەوە دۆلارەکە بەرز بووەوە کاریگەری ناکات ژیانی هاوسەرگیری گەنجان کارگیری سەر هەمی شتاکە دلار سەر هەمی شتیت کاتە زێرکە زێری گران بێتن ئەو تووشە داخوازە کچی بکە تو ناتوانانی زێر بۆ ئەو کچای دابین بکات چونکە زێر گرانە بەکات تو چ بخوازیژی دەکێت خۆ بگری حتا زێر بێتە خوارەوە گەلە جار ئەو ئەڤەلە زەر گەنج هاتیە نەریکەت یا ڕووداوە کەس گەنج چۆژن خواستیە داوا زێر کردیا پشتین گوتی بەلا زێر بێتە خوارێ زێر ئەزان بێتن ئەس دێ زێر بوتەکەرن دەبتە دابیکەن مەسەلە دێ زێر بوتەکەرن بەس نوکە حالیان تو نەشی زێر کەڕی زێر نوکە کێمیکێن دەبێت 200 غرامە 200 غرام بۆ پەکی و گەنجی گەرگەلەکە گەنجەکە کاری نەبێ زۆر نەبیتن و ئیش ناکاتن بەسەکەن وگە گەنج بخۆ بۆڵا خۆ ئاوا کاتن گەل بڵا خۆ شۆلی بگەڕێتن چونکە گەنج شولی جوانە مەگە ئەسم ئەسەکە شولی بخۆ نەگەڕم کەس نایەت بشتەمەرە بخۆ شولکە بەێ باشە گەنج پاڵپشتیان دەکرێت لایەن حکوومەتەوە هاوکاریان دەکرێت گرنگیان پێ دەدرێت بام بڵێن پرۆژەیەکیان هەیە فکرێکیان هەیە ئامانجێکیان هەیە دەیانەوێت بەدەستی بێنن بۆیان دەکرێت ئاسانکاریان بۆ دەکرێت حکومە ئیش هەیە بەس ئەو گەنجمەوە لە ناوەتێکە ئەو ئیژە بکاتن نانێ گەنجمەوە تەتەوەر نینە ناتەتەوەر نەبیە مەسەلەن پێشکاتیە ئەو ئیشە بکاتن ئەن ئیشی هدا حکومەتی زۆرە ئەوە بەری هەیڤەکە کۆمپانیەکە عێراقی خوارێ هاتی کۆمپیەکانی ئەڵمانیە هەنووکە گەنجمە حتا نوزێکی 15 نەفەرە ناوێتۆ هاتن چی ئیش بکە ڕۆژاواژی 29,000 بی نانی هەیڤ مەلیۆنەکێ بی چی ئیش ژینات کرد چی شۆل ژینات کرد نانە ئەمە بەس چۆن ڕینش نەخوان ینی شولی وسەژی ناکرد با حکومەت زیتی بۆ گەنجا چ بکاتن بەرێڤە چەند دەکات یەتمە خرێ چوینە شولی 15 نەفەر ئێک گوندی هاتن با قەسرێک و منتەقە شیخۆن گەلەکە نوێزارەها ناوێت وەکی گەنجێت ناوێت و هاتن بچێت وێدێ جنسی توش داوێت و داخلکردن تەلەفۆنێت واتکن گووار ئیش بکە خۆ ئیژی نەکرد ئیژی نەکرد ها گوتە ئەم چۆن ئەم پرش نەخرە ئەم شڕ هێندێ ڕش نەخوارێ و ئیشی مەلوونەک و هەرمیت هەر بەنابەینا 10 ڕۆژاژی 270,000 دانێ بازێتی حکومەت چ بکاتن با دەستی حکومەت هەن ئەڤە تێتن بەسەکە تو ئەس گەنج خۆ ئاوانەکەم ئەس بخۆ شولی نەگەرم دیچا حکومەت هاری کاریان بکاتن نوکەشت تعیناتا کێم بی دامەزراندنا کێم بی بەس گەز قوتابی من تا خەرجا خلاص کرد ئەچم خۆ کاری بگەڕم
حتی حکومت دامزراندن پیدا کردن چون نه دست حکومت هرم گوسانه که هم تابعش تا تابع عراق نه اگر بونا سر بخو خوب یعنی اقرب کردستان بتر دولت اینکه حکومت فيت و نوید بو گنجا کردن چون هشت هم تابع خورنه یعنی هشت هم حاکم راتبت موچه همی تابع خورنه حکومت هم نشد موچه بو همی کسی دابین کردن وید عراق دابین کردن والله گەنج برام وێران بووە گەنج لەم کوردستانەی خۆمان بەڕاستی گەنج شۆلی نەماوە هیچ شۆل لە کوردستان نەماوە گەنج وێران بووە گەنج هەموو گەنجی ئەم سەردەمەی هەموو بەری خۆیان دایتە ئەو وڵاتانە نە شۆلێک ماوە نە عەمەلێک ماوە نە مەعاشی تەوزیع دەکەن نە هیچ شتێک نەماوە لەم بارودۆخی خراپە ژانی گەنجان زۆر زۆریش خراپە بارەدۆخی گەنجان چی بکرێ بۆ ئەوەی بارودۆخەکە باش بکرێتەوە واللهی حکومت هەڵەی کاریان بۆ دابین بکات کە بەکاریان بێخیت کۆمپانیا بیت شەریکە بیت هەزار شۆڵ حکومت لە بەندەستی و نەفەری لە خێر وڵات دەینی داوێتە سەرێت دابین دەکات گەنجی خۆمانی هەموو بەری خۆیان دایت ئەم وڵاتانە گەنج نمایە هیچ گەنج نمایە هەموو لە ناو دەریای ئیژە هەموو خەمکار کران چی گەنج لەم کوردستانە چی ماوە باش دەبینی بەششی زۆر لە گەنجەکانی بیانی کە خۆشت باز دەکەی هاتنەوە لێرە کاریان کردووە و گەنجەکانی خۆشمان بێکار والله زۆریش ڕاستە ئەم قسەیە بڕۆنێ هەر لە منتەقەی خۆمان 5-6 شەریکە هەیە لە منتەقەی خۆمان هەموو گەنجی بیانی لەو وڵاتانە دەینن داوێنە سەرێ یەک شەخسی نادینم باوێنە سەرێ کە شۆر پێ بکەن هەموو بەری خۆی دایتەم وڵاتەیە بەڕاستی گەنج چی بکە بارودۆخیان خراپ زۆریش خراپە دەتوانی ئێستادا بام بڵێن بەش زۆر لە گەنجان ژیانی هاوسەرگیری پێک بینن ناوەڵە برا ڕان و بکەڕان ناوە سارە ناوەڵە برا چێ دەتوانیت ئێستا لەم سەردەمەیە نە پارە هەیە نا پێت دەکرێت خانی ئاوەدان بکەی نا پێت ناکرێت هیچ بکەی هاوسەرگیری و ما هاوسەرگیری مایە گەنجان زەحمەت بوو زۆر زەحمەت بیە برام وڵە لەبەرچە لەبەر بێ ئیشی و بێ بازاڕی و بێ پارەیی و گەنجی وێران کردیە برا گەنج هەمی ڕیان لەو دەوڵەتانە کردیە گەنج نما لە کوردستان کا گەنج هەمووی بێپاری بێشۆلیە ئەوە زۆربەی زۆر لەسەر حکومەت دەوەستێتەوە زۆر پرۆژە هەیە زۆر خزمەت گوزاریە حکومەت گەنجی خۆمان بە ئیش نایەخت برە دەچیان لەو دەوڵەتانە دەینی لەبەرەوەی گەنجی خۆمانی هەم بێکار کردیە هەرێ وەڵڵا زۆربەی زۆری لەسەر حکومەتی خۆمان دەوەستەوە زۆر پرۆژە هەیە زۆر خزمەت گوزاری هەیە زۆر کۆمپانیا هەیە زۆر دامازراندن هەیە ناکە برا حکومەت زۆربەی زۆر لەسەر حکومەتی دەوەستەوە حکومەتیش ناکات لە بەرەندی گەنج قوربە سەر فەقیری چ بکە گەنج بڕۆ ئێستا 10 گەنج 15 گەنج 100 گەنج لۆ دەینم یەکی 10,000 15,000 لە بەیدیان نییە هەمووی بێشۆلیە هەمووی زۆربەی زۆر لەسەر حکومەتی دەوەستەوە باشە ئەگەر هاتو دەرگەی دامەزراندن بکرێتەوە تا چەند سوودی بۆ گەنجان دەبێت وەڵڵا زۆر گەلک زۆر ئەگەر دامەزراندن هەبیت ئەگەر کۆمپانیا هەبیت ئەگەر شەریکە هەبیت ئەگەر مەعمەلێک هەبیت ئەو گەنجانە هەمووی دەست بە ئیشی خۆی دەکەن پێی دەکرێت لە خۆی مستەقبەلشی ئەوە کات لە خۆی پێی دەکرێت سوبێت دەبێت لۆ هەوارێکێ لۆ ژنەیە لۆ سارەیە دلی پێ خۆش دەبی ئیشوکاری هەیە ئێستا نمایە هیچ نییە زۆربەی زۆری لەسەر حکومەت دەوەستەوە ئەگەر ئەو شۆڵەی بکات گەنج پێی دەکرێت لۆ مستەقبەلی خۆی داهاتوویکی هەبی پێی دەکرێت زەواجی بکات پێی دەکرێت خانوویی لە خۆ بکات پێی دەکرێت پرۆژەی لە پێشەوی بەس ئێستا ئەوەی نییە هیچ گەنج قوربەسەر گەنج چ بکە ئێستا هەمووی بێ ئیشوکارە دەڵێن گەنج بڕبڕی پشتی وڵاتە و گەنج داهاتووی وڵاتە لێرە وایە لە کوردستان وایە ڕاستە گەنج دنیا بە گەنجان جوانە بەس گەنج ئەگەر دلی خۆش نەبوو لۆ چییە 10,000 20,000 لە بەیرەی نەبوو لۆ چییە لە ڕابردووی پرۆژێکی لە پێش نەبی هیچ خزمەتێکی لۆ ناکری لۆ چییە گەنج قوربەسێ ئێستا بڕۆ دلی پڕە هەمووی کوردستانیان بەجێهێشت هەمووی وا دەڕۆن لە دەوڵەتان هەمووی دلیان پڕە کاکە ماگە هیچ خزمەتێکی لۆ نەکەی گەنج چ بکە
بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ئەمە ڕاو بوو چوونی گەنجانی خەسرۆک بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنمەیەکی دیکە و تاڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستیم قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرە واتان لەگەڵ